جەلال سڵاوت لێبێت ئامانج لەو کەمپینە چییە و هاوڵاتیان چۆن پشتیوانی یاخۆ ڕێکخراوەکان چۆن پشتیوانی هاوڵاتیان دەکەن بۆ ئەو مەبەستە؟ سڵاو کاک مەحموود لە تۆ و لە بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێت. دیارە وەک لە هەواڵەکە ئاماژەت پێکردماوەی دوو ڕۆژە لە سنووری قەزای چەمچەماڵ و ناحیەکانی دەوروبەری کەمپینێک بە مەبەستی کەمکردنەوەی نرخی بلیتی دکتۆرەکان و نرخی سۆنەر و ئەشیعە لە بڵین لە عیادەکانی دەرەوەی نەخۆشخانەکان پێکهێنراوەوە. لەم کەمپینەدا ژمارەیەک کەسایەتی لە ڕۆشنبیری و ڕۆژنامەنووس و مامۆستاوە بەسەر جەمتنی توێژەکان و بەشداریان کردووە. دیارە پێیان وایە لە ئێستای قەیرانی دارایی تەنگی بە هاوڵاتیان هەڵچنیوە و پێویستە پزیشکەکان لە کلینیکەکانی دەرەوەی نەخۆشخانەکان ڕەچاوی بارودۆخی نەخۆشەکان بکەن. من بۆ زانیاری زیاتر یاخود بڵین ئامانج مەبەست لەو کەمپینە یەکێک لە ئەندامەکانی کەمپینەکە وەرەگرم بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان سەدیق کە خۆی ئەندامی کەمپینەکەی. مامۆستا گیان سوپاس بۆ ئامادەبوونت. ئەگەر بکرێت باسی ئەو کەمپینەکەی وە بڵین ئامانج یاخود مەبەستان لە پێکهێنانی ئەو کەمپینە چیەوە؟ پێتان وایە لە ئێستا بارودۆخی هاوڵاتیان هێندە خراپە، پێویستی بە پێکهێنانی کەمپینێکی لەو شێوەیە هەیە؟ بەڵێ بەداخەوە بۆ خۆمان دەزانین حکومات ئێستا لەم کاتەیە 4 مانگ جارێ موچەخۆرەکەی نەک ئەوانەی کە لە خوار هێڵی هەژاریوان 4 مانگ جارێ 5 مانگ جارێ ڕوبعە موچەیەکە داتێ خەڵک باری بشێوی ژیانی زۆر قورسە. بۆیە لێرانەوە داوا لە بەڕێز سەرجەم دکتۆرە بەڕێزەکانەکەم لە چەمچەماڵیشەوە بیکەنە پەیامێک، بیکەنە مووقیفێک، بیکەنە دەستکەوتێکی گەورە و ڕۆژێکی پرشنگدار بۆ خۆیان لێرانەوە نرخەکانیان کەمکەنەوە بارودۆخی هاوڵاتیانی کوردستان بە تایبەتی سنوورەکەی خۆ. بۆیە ئەوانیش نرخی عیادەکان، سەنتەرەکان، ئەشیعە، سۆنەر، مختبەرەکان کەم بکەنەوە. بۆیە داوا لە بەڕێز جەنابی قایمقامەکەین سەندیکاکانی خۆیانەکەین. ئەم داواکاری ئێمە کە لە ئەوانمان هەمانە بەدەنگ داواکاریەکەمانەوە پێشەوەی بەدەنگ داواکاریمە خۆیان ئەو مووقیفە بنوێنن، ڕەچاوی بار و گوزەرانی خەڵکی کوردستان و خەڵکی ناوچەکەی ئێمە بکەن کە ڕێژەیەکی زۆر کە سوکاری شەهید و ئەنفال و موچەخۆرە بەداخەوە خەڵک ژیانی تا ڕادەیەک قورس بووە. بۆیە داوایان لەکەن ئەوانیش بەو هەڵوێستە جوامێرانەیە هەڵسن و نرخەکانیان کەم بکەنەوە. بەڵێ مامۆستا لە ڕۆژانی ئایندەدا پێما بێ بەنیازن سەردانی هەرێک لە قایمقامیەت و بەڕێبەراتی تەندروستی بکەن بە مەبەستی بەدەستهێنانی پشتگیری زیاتر بۆ کەمپینەکەتان. ئایا بە مەبەستن یاخود ئامەبەستانە لە ڕۆژانی داهاتوە سەردانی ئەو فەرمانگانە بکەن؟ ئەوەی من ئاگادار بم لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە چەمچەماڵ کۆمەڵەیە ڕۆژنامەنووس و چالاگوان و مامۆستا و کەسایەتی هەڵساون بە ئەو کارە. بەڵێ ئێمە بۆمان بکرێ هەموو شوێنەگرین سەرەتا داوایان لێ ئەەکەین، دەست بە سنگەوە لە بەردەمیان ئاوەستین، داوای هیممەت و مەردایەتیان لێکەین، داوا لە بەڕێز قایمقامەکەین، لە سەندیکاکانی خۆیانەکەین بەو مووقیفاڵسن هەت شتێ لە پێناوی بەرژەوەندی هاوڵاتیان و خەڵکا بێ ئێمە نەک جارێک دەیان جار ئەچین دەستخۆشییان لێکەین، داوایان لێکەین، هەموو شتێکیان بۆکەین لەگەڵانە. مامۆستا وەک کۆتا پرسیارم، پێتان وایە لە ئێستایان نەک لەسەر ئاستی قەزای چەمچەماڵ پێتان وانییە ئەبێ پزیشکە بەڕێزەکان ڕەچاوی بار و گوزەرانی هاوڵاتیان بکەن لەسەر ئاستی هەرێمی کوردستان؟ بەڕاستی ئێتر کاتی هاتووە زۆر لە هەموو کوردستانە، لە دووهۆکەوە تا زاخۆ، لە هەموو ناوچەکانە خەڵک لەو پەڕی هێڵی هەژاریە. بۆیە پێویستە تۆ چتە عیادەیەک بەس ئەدبینێ 15,000 دێیتەوە ئەشیعەیەک 15,000 سۆنەرێک 15,000. دەرمانخانەکانیش بەڕاستی نازانم چاودێری زۆر کەم بووە. دەرمانخانەی وایە دەرزێکی هەیە لەوێ بە 50,000 لێرە بە 20,000 لەوێ بە 30,000. سعرەکانی دەرمانخانەکانیش زۆر جیاوازی لە هەندێکشون زۆرە. هیوادارم سندیکاکانی خۆیان چاودێری ورد بکەنە سەریان، داواشیان لێ بکەن، ئەوانیش ئەم مووقیف و ئیمڕۆی میلەتەکەمان بە هەن وەرگرن. ئەوە تا گەلی خۆمان ئەبینن لە عەفرین هەموو خەڵک پێکەوە ڕائەپەڕێ، پێکەوە دیفاع لە خۆیەکە. ئیمڕۆ بابرا دکتۆرەکان و کارمەندانی تەندروستی و ئەوانەی لەو حاڵەتانەی ڕەچاوی میلەت و کەسوکارەکەی خۆیان بکەن، هیممەتێ بکەن، شتێ پارەی کەمتر وەربگرن. سپاس. بەڵێ کاک مەحموود، من ئەمێ ئاماژەش بەوە بکەم. دیارە لە ساڵی 2017 کۆمەڵگەی پزیشکی بەخشین ویستی لە سنووری قەزای چەمچەماڵ نەخۆشخانەیەک بکاتەوە، بەڵام بەداخەوە دیارە جەلال جەباری لە قەزای چەمچەماڵەوە